بەرەزان سڵاو لەگەڵ دەستپێکردنی پرۆسەی ئازادی لە عێراق و هاتنی هێزەکانی ئەمریکا هاوکات بارگاکانی کۆمەڵی ئیسلامی و جوندی ئیسلام لە خورماڵ و ئەحمەداوە و ناوچەکانی هەورامان کەوتنە بەر هێرشی بردمانی و هێزانە و ئەو ناوچانیان پێشۆڵ کرا و هەندێک لە ئەندامانی سەرکردایەتی و مامۆستا عەلی باپیر لەلایەن ئەمریکیەکانەوە دەستگیر کرا. خۆشەویستان بۆ قسەکردن لەسەر ئەم ڕووداوانە و چۆنێتی ئازادکردنی مامۆستا عەلی باپیر لە زیندان و بارودۆخی دەرونی ئەو گواستنەوەی هێزەکانی کۆمەڵی ئیسلامی لە ئەحمەداوە بۆ دارەشمانە و هەروەها بەراوردێک لە نێوان ئەو مێژوە سیاسی و چەکداری و سەربازیە دوور و درێژەی کە ئیسلامی سیاسی و ڕەوتە جیاوازی ئیسلامیەکانی کوردستانی پیاتیە پەڕیوە و ئەو خۆناغە جیاواز و ئەو هەڵە استراتیژی ململانیانەی کە لە ڕابردوودا ڕوویداوە و تەواوی ئەو تۆرانی لە ئەڵقەکانی پێشوودا باسمان کرد. لە ئەڵقەی چوارەم و کۆتایی دیارەکەماندا بەراورد بەو مێژووە باس لە بارودۆخی ئێستای سیاسی ڕەوتە ئیسلامیەکانی کوردستان و کێشێنی و خۆی و ململانی فکری و سیاسی و عەقیدەیەکانی ناو کۆمەڵی ئیسلامی و پەیوەندیان بە حیزب عیلمانی و نەتەوەیەکان و پەیوەندیان بە ئەمریکا و ئێران و پاشان دەنگۆی هەوڵەکانی دروستبوونی قەوارەیەکی ئیسلامی و بەرەیەکی ئیسلامی و هۆکارەکانی دروست نەبوونی ئەو بەرەیە تا ئێستا و گەشە و شکست و لاوازی ئیسلامیەکان و ئایندە و دوا ڕۆژی ئەوان لە کوردستان بەردەوامین لە گفتوگۆ لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی. مامۆستا گیان لە ئەڵقەی چوارەمی بەرنامەکە دیسانەوە بە خێراتنی گەرم تەکەین بۆ بەرنامەکە زۆر سپاس. من خۆشحاڵم بە دیدارتان. مامۆستا گیان ئێمە بەر لەوەی بینە سەر هاتنی هێزەکانی ئەمریکا و ئەوەی کە بە پرۆسی ئازادی عێراق ناوابرێت پێم خۆشە بڕێک لەسەر ساتەوەختی جیابوونەوە چەند پرسیشی گرنگ هەیە. دەوترێت ساتەوەختی جیابوونەوەی ئێوە بەدەر لە کێشە نێوخۆیەکانی ناوخۆتان لەوەی کە لە ئەڵقەی ڕابردوو باست کرد دەستی دەرەشی تێدا بوو. ئەوەندەی ئێوە ئاگادار بن هیچ هێز و لایەنێکی دەرەشی چ لە ناوخۆی کوردستان و چ لە دەرەوە کەس هۆکار بوو لەوەی کە ئەم ئینشقاقە ڕووبات لە نێو ڕیزەکانی بستنەوەی ئیسلامیە؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلى الله تعالى وسلم بارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه. ئەوەی کە لەو بارەوە دەگوترێ کە گوایە دەستێکی دەرەچی یا دەستێکی نێوخۆیی لە ڕاستیدا پشت ئەستور نییە بە هیچ بەڵگەیەک و من بە تەحەداوە دەڵم کە جگە لە قەناعەتی خودی خۆمان و جگە لەوە کە خۆمان کار و پرۆژە ئیسلامیمان لە بەردەم مەترسی لە بین چوون و لە بارچوون و بێ نێوەڕۆک بوون و پوکانەوەدا دەبینی هیچ هەندێکی دیکە نەبوو و پێچەوانەوە بە پێچەوانەوە ئێمە زۆر ماندوو بووین هەتاکو خەڵکی ناوخۆی هەرێمی کوردستان و دەرەوەشمان ئیقناع کرد بەوەی کە ئێمە شتێکی خراپمان نەکردووە کە کۆمەڵی ئیسلامیمان ئیعلان کردووە. ئێمە باسی ئینشقاقمان نەکردو بەڕاستی چونکە وەکو گوتم زۆر لەکەم زیان نابێتەوە. ئەو قسانە هیچی ڕاست نین و من لە کتێبی ئەشکەنجە و زینداندا باسم کردووە کە کۆماری ئیسلامی ئێران دوای ئیعلانکردنی کۆمەڵی ئیسلامی وەفدێکیان هات بۆ لامان بەگلەی کردنەوە کە گوتیان ئەمە ڕازینین بەوە دیکمەوە قەناعەتی خۆمانە و گوتیان ئێوە گەرناوەکەی بکەنەوە بە بزوتنەوە ئێمە هاوکارتان دەبین ئەگەر وانەکەن ئێمە هیچ مامەڵەیەکتان لەگەڵدا ناکەین گوتم وڵای خۆتان ئازادن بەڵام ئێمە خۆمان ناومان لە خۆمان ناوە و ئەگەر ئەمڕۆ ناوەکەی بۆ ئێوە بگۆڕین سبەی نێوەڕۆکەکەشی بۆ کەسێکە دەگۆڕین لەبەرۆ خۆتان ماندوو مەکەن و بەنسبەت هێزە کوردستانیەکانەوە من نامەوێت بچمە هێنێ بردەکاریەوە گەنا ئێمە ماندوو بووین تاکو دەوروبەر و هێزە کوردستانەکانمان ئیقناع کرد کە تەعاملمان لەگەڵدا بکەن مامەڵەمان لەگەڵدا بکەن و گوتمان ئێمە تازە لە گۆڕەپانەکەدا هەین و تا ئێستا بەناوی بزوتنەوەی ئیسلامیەوە بووین بەناوی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی چکە بزوتنەوەی ئیسلامی بە دروستبوونی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی بزوتنەوەی ئیسلامی هەڵوەشایەوە هەروەکو بزوتنەوەی ڕاپەڕنیش هەڵوەشایەوە. گوتمان ئێمە تا ئێستا کە بەناوی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامیەوە بووین ئێستا دوایەوە کە یەکەمین کۆنگرەمان بەستووە ئێمە بەناوی کۆمەڵی ئیسلامیەوە هەین و خەڵکی دیکەش کە دیارە هەیە بە هەر ناوێک لە خۆی دەنێ بۆ خۆی ئازادە بەس ئێمە ئەو خەڵکەی کە دەرچوانی کۆنگرەین وەکو 26 ئەندامی دەرچووی کۆنگرە لە زیمنی 30 ئەندام ئێمە ناوی کۆمەڵی ئیسلامیان لە خۆمان ناوە و گۆڕانکاریەکمان کردووە بەبێ ئەوە کە خوێنی تێدا بڕژێ بەبێ کە تۆ نوتوژیەک بێ هەتا دکتۆر مەحموود عوسمان لە سلێمانی بینیم ئەو کاتە گوتی بەڕاستی ئێوە وەکو تەوژمی ئیسلامی ئیسپاتتان کرد لە عەلمانیەکان زۆر متەحەزیرتر و پێشکەوتووترن ئەوان کاتێک کە جیابوونەوەیەک ماڵجیایەک شتێک دەبێت خوێن دەڕژێ ئێوە بەبێ ئەوەی کە هیچ کەسەی لوتی لە بە خوێندا بێ ئەو گۆڕانکاریتان کرد من بەڕاستی تەقدیرتان دەکەم. بە هەر حاڵ
ئەوەی کە دەگوترێت دەستی ناوخۆ و دەرەکی لە ڕاستی دەوکو گوتم هیچ کەس ناتوانێت هیچ بەڵگەیەک بێنێتەوە چکە نییە و بە پێچەوانەوە بەڵکو خەڵک هەبوو پێی ناخۆش بوو چکە نیان دەزانی ئەو هێزەی تازەی کە پەیدا دەبێنای کۆمەڵ ئیسلامی چی دەکاوت چۆن دەکا و لە بزوتن و ئیسلامی حاڵی بوون کە چۆنە بەڵام نیانزانی کۆمەڵ ئیسلامی شتێکی تازەیە ناوێکی تازە و بوونێکی تازە نیانزانی چۆن مامەڵەیە لەگەڵدا بکەن. بەڵێ کاک ئەنوەر عەنەبی ئەڵێ ئەگەر ئەو یەکگرتنە لەگەڵ بستنەوەی ڕاپەڕینە ڕووینەیە ئەو یەکبوونە دروست نەبووایە ئەو جیابوونەوە لە نێو بستنەوەی ئیسلامی ڕووینەیە. ئەوەش بۆ چوونی ئەوە ئەوە بۆ چوونی ئەوە بەس ئێمە لە نێو بزوتنەوەی ئیسلامی پێشووتردا کێشە و گرفت و معاناتمان هەر هەبوو پێشتر ئاماژەم پێدا من کتێبی دەرد و دەرمانی بستنەوەی ئیسلامی بۆچی باس نووسی بزوتنەوەی ئیسلامی لە دوڕیانی مان و نەماندا بزوتنەوەی ئیسلامی و ئایندەیەکی گەشت و ڕوون من سێک بەلایکەم و سێ کتێبم نووسیەوەی ڕای چەندا بوو تار و مانە دیارە گرفت و کێشەمان هەبووە. دەوترێت لە نێو ڕێزەکانی بستنەوەی ئیسلامیە مامۆستا عەلی باپیر زۆر پابند نەبوو پێڕە و پرۆگرامی ئەوە دەبێ خەڵکە لێ بپرسرێ وانە وەسکو عەرەب دەڵێن وكل يدعي وصلا بليلى وليلى لا تقر لهم بذاك ئەوە دەبێت لە خەڵک بپرسرێ ئایا چۆنە ئێمە شەڕمان دەکرد لەسەر منهەج و لەسەر پابند نەبوون بە بەرنامە و کار نەکردن بە ڕاوێژ و بەڵێ زۆر باشە مامۆستا عەلی بە ماوەی 4 مانگ لە جابوونەوەی کۆمەڵی ئیسلامی لە بستنەوەی ئیسلامی ئەگەر بە هەڵانە چوو بوون 4 مانگ لە 1 نوێی 2001 جوندول ئیسلام دروست بوو دەوترێ ئەم جیابوونەوەش بە جۆر لە جۆرەکان دەستی مامۆستا عەلی باپیری تیا بوو بڕێک ئاگادار بوو لەو ئەو بارودۆخە چۆن بوو ئەوە کاک فەیسەڵ بۆ ئەوەی هەموو لایەک بزانن خۆی سێ لایەن هەبوون بەڵێ ئەوانەی لەگەڵ مامۆستاکاری کاردابوون پێیان دەگوترا ئیسلاح کۆمەڵێک هەبوون پێیان دەگوترا جوندول ئیسلام بەڵێ کەوانە هێزی دوی سۆران بوون ناوی خۆیان گۆڕی بۆ جوندول ئیسلام کۆمەڵێکی پێیان دەگوترا حەماس بەڵێ دوای ئەو سێ لایەنە واتە ئیسلاح و جوندول ئیسلام و حەماس یەکیان گرت و مامۆستاکاریان هەڵبژارد بە بەرپرسی خۆیان بە ناوی ئەنسار الئیسلام ئەوانە ئێمە من ئاگادار بووم بە تاکید من ئاگادارم چکوانە پێشمەرگەی خۆمان بوون من نای مەکتەبی سیاسی وانش پێشمەرگەی ئێمە بوون ئەوانەی کە دوای بوونە بەرپرسی جوند و حەماس وانە پێشمەرگەی خۆم بوون کاک عومەر بازیانی بوو کاک وریا بوو ئەو برانەی دیکە بوون لەگەڵ خۆمان بوون کاک ئاسو هەولێری بوو کاک ئەیوب ئەفغانی کە ئێستا تەمەن لای پارتی گیراون ئەوانە هەر پێکەوە بووین بەس ئەو کاتە من دیارە تێبینیم هەبوو لەسەر لە بیر و بۆ چوونیان و جەنابی مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلیوانشمان ئاگادار دەکردەوە جار جار بە هەر حاڵ بەڵێ من کەم زۆر ئاگادار بووم بەڵام دیارە من ناڕازی بووم لەو شێوە ئەعلانکردنەی خۆیان و دوایمە زۆر کارمان لەسەرکردن و زۆر هەوڵمان لەگەڵدان کە بێنە نێو ڕێزەکانی کۆمەڵی ئیسلامیەوە بەڵام ئەوە بوو کە نەگەیشتینە ئەنجام هەرچەندە دەوری 200 کەسێک لەوان هاتنەوە نێو کۆمەڵی ئیسلامی بەڵام نەگەیشتینە ئەو ئەنجامەی کە هەمویان بێن لەگەڵ کۆمەڵی ئیسلامی بێنە نێو کۆمەڵی ئیسلامی لەگەڵ یەک بگرن نەگەیشتینە ئەنجام. بەڵێ دەوترێت ئێوە پاش جیابوونەوە ئەوان چەند مانگێک لە گفتوگۆ و توێژا بوون لەسەر ئەو بار ڕاستە مەسەن ئێوە داوای ئەوتانە کرد کە ئەوان بێنە ناو کۆمەڵی ئیسلامی ئێمە داوامان دەکرد ئەوانیش وەکو بڵێ هێندێک مەرجیان هەبوون کە هەندێک لە مەرجەکانیانمان پێ قبول بوو بەس هەندێکیانمان پێ قبول نەبوو بۆ نێکی لە مەرجەکانیان ئەوتان ئەگەر ئەمڕۆ ئیعلانمان کرد هاتین نێو کۆمەڵی ئیسلامی دەی بۆ بانی سەر لە یەکێتی نیشتیمانی بدەین ئێمە گوتمان ئێمە لەگەڵ یەکێتی نیشتیمانی اتفاقیەمان هەیە و پاشان ئێمە دەبێت تەماشا بکەین ئایا شەڕ لەگەڵ یەکێتی زەرەری چەندە و قازانجی چەندە و چ بەرژەوەندەیە بۆ خەڵکو میلەتی هەرێمی کوردستان تحقیق دەکات نابێت شەڕکردن ئامانج بێت دەبێت وەسیلە بێ شەڕ جەنگکردن بەکارهێنانی هێز ئیمتیدادی سیاسەتە دەبێت وەسیلە بێ ئامرازە ئامانج نییە ئەوان وەکو ئامانج تەماشایان دەکرد لەبەرەوە ئەو مەرجەیانمان لەلا ڕەفز بوو ئەوانیش زۆر پێداگیریان لەسەر ئەو مەرجەکە لەگەنا لەسەر شتەکانی دیکە تقریبا گەیبووینە جۆرە پێکهاتنێک بەڵام ئەو مەرجە گوتمان ئێمە ناگونجێ ئەوە قوبوڵکەین ئەمڕۆ لەگەڵ ئێوە بەڵێ ئێمە یەکێتی ئەگەر زوڵمێکی کردبێ هەڵەیەکی بێ ئاگاداریان دەکەین و توێژیان لەگەڵدا دەکەین ئەگەر زوڵمەکەیان ڕەت کردەوە یاخۆ دەگەر وازیان لە هەڵەکەی خۆیان هێنا بە هەر حاڵ ئەوە معناوە هیچ ئەگەر وازیانێن دەگونجێ ئەو کاتە پەنابەرینە بەرهێز بەڵام هەر بەبێ مقدمە بەبێ پێشەکی پەنابەرینە بەرهێز یەکەم ئەو هەڵۆشانەوە ئیتیفاقیە کەمە اتفاقیمە لەگەڵ یەکێتی نیشتیمانی هەیە و شەرعاً بۆمان نییە خوای پەروەردگار ڕێمان لێ دەگرێت و ئەوفوا بالعهد إن العهد كان مسؤولا وەفا بکەن بە پەیمان لێ دەپرسرێتەوە لەبەرەوە دروست نییە
بەهەرحاڵ لە ئەنجامی پێداگیری وانە سەر ئەو مەرجە ئەو بۆ کردنە گونجابێنە نێو کۆمەڵی ئیسلامی وانە خۆیانمانەوە دوای وتوێژەکان بە جۆرە جۆرەکان ڕێک ململانێ لە نێوان ئێوە جوندا دروست بوو ئایا ئەم ململانەیە هی سەردەمی ناو بزوتنەوە بوو یا هەر لە ساتوەختی جیابوونەوەی جند و کۆمەڵە ئەم حاڵەتە دروست ململانی فیکری بوو زیاتر بڵێ ئەوان وەکو بڵێ ئێمەیان وا تەماشا دەکرد کە تا ئێمە هەبین پێشمەرگەکان ناچن بۆ لای ئەوان بە پێچەوانە وەکوتم 200 کەسێک لەوان هەڵ لای ئێمە ئەلبەتە کە حاجی دڵشاد گەرمیانی ڕۆلی زۆری بینی ئەو کاتێک کە بەرپرسی مەکتەبی عسکەری بوو و خەڵکی دیکە هەبوو کە توێژە مناقەشیان لەگەڵدا دەکردن لە ڕووی فیکریەوە ڕۆڵیان بینی ینی زیاتر کێشەی فیکریمان هەبوو لە حەقیقەتە لەگەڵ ئەواندا سەری نەکێشا بۆ ڕوبەڕووی بەکارنانی هێز ئەوانە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی هەر قەنەعەتمان بۆ نەبوو بەڕاستی نە لەگەڵ ئەوانە لەگەڵ هیچ لایەنێکی دیکە پەنابەری نەبەرهێز دەماگو بە تەبایی بەلەباری بە توێژ گرفت و کێشەکانی خۆمان چارەسەر بەڵام لە 2001 دوجار لەو ناوچەی ئێوە قەتڵ و ئامی زۆر کرا شەڕی خست لە نێوان جند و لە نێوان یەکێتیان ڕوویە شەڕەکانی خێڵی حەمە و گردە درۆزنە و تەپەکوڕە و ئێوە تەنانەت بە بەیاننامەیەکی ڕووکردنەوەی خەڵوسی خۆتان دەرنەبڕی لەو بارودۆخە لە کاتێکا کە ئێوە لەگەڵ شارکردن نەبوون ینی زیاتر بە پێویستمان شەرتانەوەکو ئامانج ئێمە ئەوەی لە یادم بێ باسی ئەومان کرد کە لە ڕاگەاندنی خۆمان باسی ئەومان کرد کە ئێمە ئەو شەڕە پێمان باش نیە لەو ناوچێدا و تەڕەفیش نین کەیدا شەڕ بوو لە نێوانی یەکێتی نیشتیمانی و ئەنسار ئیسلامدا ئەو کاتە لامە نەشبوو بوون ئەنسار بەناوی جوند بوون بەناوی جوند بوون بەڵێ بەناوی جوند و ئیسلام ئێمە پێمان باشنەوە پێمان وا بوو ئەو شەڕە ئەو بڵین هیچ ئامانجێک تحقیق ناکا کە پێشمانەوە نوێ هیچ ئامانجێکی باشی تحقیق کرد بێ بەڵام ئێمە ئیتیفاقمان لەگەڵ یەکێتی بوو لایەکەوە لایەکی دیکە جوند شەڕمان پێکەوە نەبووە کاتی خۆشی پێشمەرگەی خۆمان بوون لەبەرەوە ئێمە بێلایەن بووین و لە قۆڵی لای ئێمەوە ڕێمان نەدەدا بەڕاستی یەکێتی ئەوان وایان دەکرد کە پشتیان لێ بگرنەوە لە جوند هەتا ئێمە لێوە بووین یەکێتی زەفەری نەبەر بەوان چکەمە ڕێمان نەدا دەمەگو نابێت لە ناوچەی ژێردەسەڵاتی ئێمە نەجوند زەربە لە ئێوە بدانە ئێوە زەربە لەوام دەن چکە ئێمە ڕێگە نادەین ئەوە دەکات بۆ ئێمە دەکات جۆرێک لە خیانەتکردن بە هەر کامێکتان بەڵام دوای ئەوە کە ئێمە ناوچەکانمان سوڵ کرد عجایب ئەوەیە جەماعەتی جوند و ئەنسار لە ئێمە زۆر بێمنەت بوون بەس دوای کە ئێمە ناوچەکەمان سوڵ کرد دوای موشک بارانکرانی باراگاکان لە هێزەکانی ئەمریکاوە نایانتوانین 1 ساعت خۆڕا بگرن 1 ساعت نایانتوانین لە شوێنە بمێنەوە لە حاڵەتە زۆریشمان لێ بێمنەت بوون داوین ئێمە دنیا تەخت دەکەین ئێوە ڕێتان لێگرتوونە گەنایەتی هەر نایڵین کەس یەکەمێ لێ نەماین ناتوانێت ساعت خۆڕا بگرن باشە ئەو دەمەی کە ناوچەکانی نزیکی ئێوە بوون ناوچەی هەورامان هیچ فشارێکیان لەسەر ئەوە دروست نەکرد بوو جوندی ئیسلام ئەو ترێ و دەمانەی ببوورە لە تەلەڤیزیۆنی سەرێکی مرکزی خورماڵ تەلەڤیزیۆنەکەی ئێوە مۆسیقایان لێ نەئەدا دەوترێ ئەمە بیرۆڕای کۆمەڵی ئیسلامی خۆی نەبوو ئەوەندەی کە لەژێر فشاری ئەنسارە هەندێک فشاریان لەسەر بۆ ئەو کاتە ئێمە لە کۆمەڵی ئیسلامیدا تۆزێ بە باڕقوڵی و باخەڵفەڕاحی و سینفراوانی مامەڵە لەگەڵ ئەو مەسەلانە دەکەین کە ڕاجحیان لەسەرە ئێستاش خەڵکمان لە نێودا هەیە کە ڕەنگە پێی ڕەوانە بێ مۆسیقا لێ بدرێ بەس دیارە من بۆ خۆم کتێبم لەو بارەوە هیچ چەند بابەتێکی هونەری لە بەڕۆشنای قورئان و سونەدا و پێشم وایە کە مۆسیقا 5 حکمەکانی بەسەردا دەچەسبن دەگونجێ واجب بێ دەگونجێ سنت بێ دەگونجێ مباح بێ و دەگونجێ حرام بێ و دەگونجێ ناپەسەند بێ مۆسیقا شتێکی مطلق نییە حکمی مطلقی هەبێ بەپێی ئەو ئامانجەی کە بۆی بەکاردەهێنرێ ئەگەر بۆ ئامانجێکی باش بەکار بێنرێ باشە ئەگەر بۆ ئامانجێکی خراپ بەکار بێنرێ خراپە وەکو من لە کتێبەکەی خۆمدا باسم کردووە کە زانایان دەربارەی شیعر گوتوێن الشعر كلام حسنه حسن وقبيحه قبيح شعر قسەیەکە خراپەکەی باشەکەی باش و خراپەکەی خراپە ئێستاش ئێمە خەڵکی لە ئێمەدا هەیە سەبارەت بە مەسەلەی مۆسیقا سەبارەت بە مەسەلەی یاد و بۆنەکان و جەژنی نۆرۆز ئەوانە هەستیاری زۆری هەیە یاخو بە قەدەغەی دەزانێت من کتێبیشم لەو بارەوە هەیە یاد و جەژن و بۆنەکان و هەڵسەنگاندنی کە من پێم وایە ئەوانە هەمووی دەچنە نێو بازنەی هەڵسوکەوتەکان و عادەتەکانەوە کە ئەسڵ تێیاندا ڕەواییە و دەبێ بەڵگەیەک هەبێ لەسەر قەدەغەبوونی فڵان شتە بە هەر حاڵ ئێستاش بیرڕای وا هەیە ئەو کاتەش لەوانەیە زیاتر ئەو فیکرە زاڵ بوو بێ بەڵام خۆ ئێمە مۆسیقا لەدانی جوانێ بە واجب و سنت و بە شاعی بە شتێکی ئەوەی بزانین کە گەلەی نەدەین دینمان نوقسان بێ بزڵین وەسیلەیەکە ئەو کاتەش لە شاخ دیارە ڕەنگە کەمتر پێویست بوو بێ بەڵام کە تو دیە ناو شار لەوانەیە زیاتر پێویست بۆ بێ بۆ سرود و بۆ پڕکردنەوەی بەرنامە تەلەڤیزیۆنەکان و ئەو بۆشتان دەکەوێت تەنیوان بەرنامەکان
شتی ویسیان پێ بوو. زۆر باشە مامۆستا با بێنە سەر قۆناغێکی گرنگی ژیانی سیاسی کۆمەڵی ئیسلامی کە ئەویش هاتنی هێزەکانی ئەمریکا و پرۆسی ئازادی دەستپێکردنی پرۆسی ئازادی عێراق و بەردەماکردنی بارگاکانی ئێوە بوو لە خورماڵ و ئەحمەداوە. بەڵێ ئەپرسم ئەم ڕووداوە چۆن ڕوویدا، بۆچی ئێوە ئامادەیتان وەرنەکرد بۆ بارودۆخە؟ ئەوە چەند ڕاستەکە چەند ڕۆژێک بەر لەوە مام جەلال نامەیەک بۆ تۆ ئەنێرێ و لەو بارودۆخە ئاگادارتان نکاتەوە. کاک فەیساڵ ئێمە ئەوەش بە سەراتێکی دوور و درێژە من دەبێت زۆر بۆت خلاصە بکەم بۆت گوشم زۆر ڕایگوشم. ئێمە لە ڕاستیدا کە لەو ناوچانەی هەورامانات و شارە زۆر بووین زۆربەی هێزەکانمان تەمان لێوە کۆبوونەوە. من چەند جارێک لەگەڵ وەفدی خۆمان مەکتەبی سیاسی لەگەڵ جەنابی مام جەلال و برادرانی چێتی قسەمان کرد کە ئێمە پێمان باشە دوای ئەوەی کە ورەوری ئەوە پەیدا بوو کە ئەو ناوچێ لە جەماعەتی ئەنسار و ئیسلام دەدرێ و ئەو ناوچێ ئیشێتی تەمەن هەر شەڕی بوو لەگەڵ جوند و دوای لەگەڵ ئەنسار پێمان باش بوو ئێمە ئەو ناوچێ شۆڵکەین. لەگەڵ جەنابی مام جەلال قسەم کرد پێش جەنابی مام جەلال ڕازی بوو ئەوانی خۆمان لەبەرەوەی کە زۆر ماڵمان لێوێ بوو دەیانگوت هێزەکان چۆن بڵاوکەین و لێرە تازە جێگەی خۆمان گرتووی خۆمان زیاتر ڕازی نەبوون. دوایی ئەوانی خۆمان قەناعەتیان هەدا ئەو جەنابی مام جەلال یەک دوو شوێنی بۆ پێشنیار کردین کە بە کەڵێک نەداهات ئێمە بچین. یەکەم قۆپی قەرەداغ، پاشان ناوچەی زەرزی و ئەو شەمی ڕەزان. بەڵێ ئەوتم مام جەلال ئەو شوێنانە بە کەڵکی ئێمە نایان شوێنی داخرا و ئەگەر جەناب ڕێگەمان دەیچینە بەری مەرگا خۆ دەچینە پشدەر. ئەویش تەمان موافق نەبوو ئەو هەرماینەوە لەوێ. ڕۆژی بیاخود ئەو شەو کە ئێمە لێماندرا ئێمە سعات 12 شەو 12 دەوری یەک لێماندرا شەوی 21 دیارە نەورۆز. دوای نوێژی خەوتنانێکی درەنگ بروسکەیەکم لە جەنابی مام جەلالەوە پێگەیشت فڵان کەس من چەند جار پێم گوتن لە ئێوە لێ مەمێنن مقڕەکانتان لەگەڵ هیچ ئەنسار و ئیسلام تێکەڵن و ئێمە شەڕمان لەگەڵ ئەوان هەیە ئێوە دەبووە ئەوێت شۆڵکەن و ئاوە. من کە بروسکەکەم خوێندەوە بۆنی ئەوم لێ کرد تەمان من هەر بۆ خۆم وەکو بڵێ هەستم کردبوو کە شتێک لە ئارادا هەیە. بەڵام زۆر لەگەڵ ڕەفیقەکانی خۆمان دوو بووم پێشی ئەوانم بۆ قەناعەت پێنەهێنرا. دوای کە ئەوان قەناعەتیان هات ئەو مام جەلال دوو شوێنی بۆ پێشنیار کردی کە بە کەڵێک نەداهاتن بچین وەکو بڵێ مەرجی تەعجیزی بوون. دوایی بروسکەکەم خوێندەوە هەندێک برای مەکتەبی سیاسی لێ بوون کە حاجی قاسم جەماعەت گوتم ئەو بروسکەی مام جەلال بۆنی ئەوەی لێ دەکەم شتێک لە ئارادا هەیە بۆ ئێمە من بە حەقەت تەسەوور نەدەکرد ئەو شەوە بێ. گوتم ئەوە وەکو وام دێتە بەرچاو وەکو بڵێ وەقەد ئەعذەر من ئەنذەر هەر کەسێ خەڵکی ئاگادار کردبێتەوە عوزری بۆ نەهێشتۆتەوە. لەبەر هەیە یەکسەر بروسکەیەکم بۆ کردە بۆ جەنابی مام جەلال کە مام جەلال ئێمە زۆر هەوڵمان لەگەڵ ئێوەدا ئێرە شۆڵکەین بەڵام ئێوە شوێنتان واتان بۆ پێشنیارکردین کە بە کەڵێک نەهات و پاشان هەر کەسێک لە خۆی نەگۆڕێ بنکەو بارەگاکان ئێمە چەند کیلۆمەتر دوورن لە هی ئەنسار ئێمە لە خورماڵ و ئەوان لە بیارە هێنێ هەموو کەس بیارە و خورماڵ لێک دەکاتەوە. بەڵام دوایی کاک فەیسەڵ بڕوا بکە ئەو ساڕۆخانەی کە لە دەریای سوورەوە بە ئێمە وەندران کە نازانم هۆما تۆک بوو چی بوو بڕوا بە مەتریش لە نیشانەکە دوور نەکەوە بە مەتر کەواتە زۆر بە دەقیقی پێمان وایە بۆیان ڕەسەد کرابوو بە GPS پێم وایە کە بۆیان تەرتیب کرابوو ئەوە بوو کە پێش ئەوەی لە ئەنسار بدرێ لە بنکۆ بارەگاکانی ئێمەدرا. باشە مەبەستم ئەوەیە کە خۆت ئاماژەت بۆ کرد ئێوە ئاگادار کران ینی لە ئاگادارکردنەکە ئەوتری ئیشکالەکە لەوا بوو کە ئێوە لە نامەکەی مام جەلال وەکو پێویستیان نەگەشتون بۆی کە دەوترێت شەوێک دوو شەو پێش لێدانەکەی ئەمریکا مامۆستا عەلی باپیر لە تەلەڤیزیۆنی کۆمەڵکە ئەو کات هێشتا نەبوو بۆ تەلەڤیزیۆنی پەیام لە تەلەڤیزیۆنی کۆمەڵ یەکێک لە بێژەرەکانی تەلەڤیزیۆنەکە پرسیاری لێ کردووە مامۆستا سەبارەت بەم بارودۆخە و هاتنی ئەمریکا چی ئەڵیت تۆ لە وەڵام ئەوتوتە ئەمریکا زۆر لەوە سەرقاڵتر بیپەرشتە سەر ئێمە ینی ئێوە پێتان وانە بووە کە ئەمریکا وڵای ئەوم لە یاد نییە بە ڕەنگە تەسەووری وامان بوو بێ یعنی بەڕاستی من دوایش گوتم تەسەورم دەکرد لە ئەنسار بدرێ بەڵام تەسەورم نەدەکرد ئەمریکا بۆ زول و زەبەلاحیە جارێ ئێمە ئەنسار لێ تێکەڵ بێ پاشان بە ئێمە دەست پێ بکە ئەمجا دوای لەوام بدە و پاشان ئێمە بەڕاستی پێم سیر بوو ینی بۆ لەو قەراغ و قوڵاغەوە مەسەن دەست پێ دەکە ئەمریکا ئەو بەغدا لەوێ و ئەوە هێزەکانی ڕژێم لەوێ و ینی شتێکی جێ پرسیار بوو بەڵام دیارە بە هەر حاڵ بەڵام ئێوەش بەترسیتان دروست کردو مامۆستا عەلی باپیر ئەگەر کۆمەڵیش ڕاستەخۆ خۆی لە شتەکانە بەشداری نەکرد بدەوترێ زۆر جار ناڕاستەخۆ هاوکاری ئەنسار کراوە
هیچ نەبێ ئەوان بە پشتیوانی ئێوە زۆر شتیان کردەوە ڕەنگە ئەمە هۆکارێک ئێمە ناڕاستە خۆ هەر ئەوە بۆ کێمە لەوێ بووین ئەگەر نا ئێمە بە خەڵکی خۆمان دەگوت لەبەرەوەی کە ئێمە خی پڕگار فەرمانی کردە بە وەفادار بوون بە پەیمان و عهد یا ئەیها الذین آمنوا أوفوا بالعقود ئەو ئەی ئیماندار وەفادار بن بەگرێ بەست و پەیمانەکان ئێمە لەگەڵ یەکێتی نیشتمان ئیتفاقی تا ئیتفاقیمان هەبێ دروست نییە ئێمە شتێ بکەین پێچوانی ئیتفاقی بێ وەڵام ئێمە لەوێ بووین بەهۆی لەوێبوونی ئێمە یەکێتی مەجالیان نەبوو ئەنسار پاشە بڕکەن ئەوە ڕاستە ئێمە ڕێمان نەدا چکە دەماگوت ئەوەش خیانەتە بە ئەنسار ئەوەش ناکەین بەڕێ هەروەکو ڕۆژمان نێدا ئەنساریش بێن لە پشتەوە لەوام دەدەون ئیتفاقیمان لەگەڵوان هەیە ئێمە بۆ هەردووشیان ببووینە ساتر ببووینە خەڵخان و پەرژینێک ئەوە ڕاستە ئەمما بڵێ ئێمە بە ناڕاستەوە خۆ مەگەر تەسەڕوفێکی تاچی بوو بێ کە ئەوەش ڕەنگە خەڵکی ناوێکێتیش هەبوو بێ هاوکاری جوند و ئەنساری کردبێ بە شێوەیەکی ناڕەسمی و کە قیادە پێ نەزان ئەگەر شتێکی وا بوو بێ دەگونجێ بەڵام ئێمە وەکو قیادە ئەسڵ وەکو گوتم بە شتێکی ناشەرعی و بە گوناهمان دەزانین باشە نامەوێت لە بیرم چێ مامۆستاجان بە دوو هەفتە پێش لێدانەکەی ئەمریکا و وردماکردنی بارگاکانی ئێوە لە ئەحمەداوە واتە لە 4 سی 2023 مامۆستا عەبدوڵڵای قەسرێ لە بازگەی تاسڵوجە تەقەی لە یەکرێوە کوژرێت ئەم ڕووداوە چۆن ڕوویدا دواتر چۆن چارەسەر کرا چۆن ڕوویدا دەبێت لە یەکێتی بپرسن ئەوەندەکی ئێوە بزانن ئەوەندەی ئێمە بزانین پێمان وایە دوور بوو لە عەقڵ و لە مەزەنەوە دوور بوو یەکێتی مامۆستا مەلا عەبدوڵڵای قەسرەی بۆ لێک ژیان نەکرێتەوە لە وەسارەکەی ئێوە بۆ ژیان نەکرێتەوە لە سارەی ئەنسار کە ئەوان دیارە گوتیان ئێمە ئیشتیباهم بە ئیشتیباه چوین جەنابی مام جەلال نامێکی درێژی بۆ من نردوایی کاکۆسرت تەکیدی کردەوە کە ئێمەوەمان زانین ینی پیان وا بۆ ئەوە بەڵێ پیانەوە ئەنساری ئەنسار ئەوە ڕەنگە زانیاریشیان بۆ هات بێ کە سارێکی ئەنسار دێ وا پێدەچێ وایان گوت دوای کە سارەکەی مامۆستا عەبدوڵڵای قەسری چوو بەڵام پێمان مامۆستا عەبدوڵڵای قەسری کە چەند وتاری داوە پیاوێکی ناسراو بوو و خەتیب بووە ینی تەمەن هەموو قورئانی لەبەر بوو پیاوێکی بەڕاستی بەرجەسەی ئێمە بوو و پاشان بە یەک سایرەوە باشە یەک سایرە چ مەترسیێکی هەیە ڕای دەگرم لە پێشوێ تەقەی لێکم ڕای دەگرم داخوا چییە لەبەرەوە بە زەحمەت دەچێتە عەقڵەوە کە یەکێتی نیشیمانی تێدا بە ئیشتیباه چوو بێ بەڵام من ناشڵێم ئەوە ینی پلان بوو ناڵێم شتێکی مەرکەزی بووە وا پێدەچێت شتێکی فەرعی بوو بێ ینی وەڵحاصڵ بەرپرسێکی ئەوە بەرپرسێک بە بێگەڕانەوە بۆ سەرەوەی خۆی وا پێدەچێ چونکە هیچێتی و کاتە پێچی لەسەرەوە نەکەوت بوو و خەڵکی لەنێو ئێمەشدا خەڵکی جێمەترسیتر هەبوو لە مامۆستا عەبدوڵڵای قەسرێ بە ڕەحمەت بێ بۆ یەکێتی خەڵکی عەسکەریمان هەبوو مامۆستا عەبدوڵڵای قەسرێ بەڕاستی پیاوێک بوو یعنی ئەوانەی کەنیاریشی بوو خۆشیان دەوێت شەرمیان لێ دەکرد پیاوێکی زۆر مەندوم و لایم بوو بەڵام بە هەر حاڵ ئەوە هاتە پێش دوایی تەبەن چۆن بوو تا پێشەوەی بگاتە بازگەکە لیاندا چکم جا لەگەڵ بەرپرسێکیان قسەم کرد گوتی لە بازگەکە ڕانەوەستاوە یەکتم خۆ نەگەیشت بۆ بازگەکە لێتانداوە مەسەلەی گورگ و کاوڕەکەی لێ هات گوتی دەتخۆم بۆ دەم خۆی وەڵا ئاوم لێ شلوێ دەکەی گوتی ئاوەکە لای تۆ ڕا بۆ من دێ ئەمن لە خوارێ ئاوەکە لە لای تۆ ڕادێ گوتی نا ئاخر پار ئاوت شلوێ کە دکتی بەرخی ئەم ساڵم گوتی ئاردێمە بتخۆم گوتی جاگەر خواردەم شتێکی گێ لە ڕاستیدا سایرەکەی مامۆستا عەبدوڵڵای قەسری نەگەی بۆ بازگەکە لە پێش بازگەکە لێ درابوو بەهەرحاڵ ئەمە چۆن سوڵح کرا من کە لە زیندان بووم تەمان لە زیندانی ئەمریکەکان 22 مانگ دوای کە هاتمەوە تەماشای جەوەکەم کرد برایانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی کۆبووینەوە وتیان مامۆستا بەرژەوەندی لەوەدا نابینین ئەو قزی مامۆستا عەبدوڵڵای قەسری بە هەڵواسرای بمێنێتەوە لەبەرەوە بەرپرسێکی یەکێتی کوژرا لە هەڵەبجە نازانم لەکوێ گوتویانەوە کوڕێکی مامۆستا عەبدوڵڵای قەسری خۆی پێتەقاندوتەوە ئەوە لە تۆڵی مامۆستا عەبدوڵڵای قەسری وایان کردو هەر شتێک دەبوو مانەوە دەری نانێ یەکێتی بەردەی لە ئاسمانی بکەوێتە خوارێ وا بزانەمە تۆڵی مامۆستا عەبدوڵڵای قەسریمان لێ کردوونەوە تۆڵی مامۆستا عەبدوڵڵای قەسریەوە نییە بە قاچاغی نەفرێ بکوژین ئەگەر کردبامان و کاتی خۆی ئەومان دەکرد ئێمە دانمان بە خۆمان داگەر لە پێناو بەرژەوەندی گشتیدا دوای ئەوە بوو کە قسەمان لەگەڵدا کردن من بابێ مە دەمانی و قەزی کۆتایی پێبێنین ئەوان بخوان زۆر داوایان دەکرد ئەوە بوو کە سوڵحمان کردو لەسەر ئەندازەیەک پارە کە شتێکی ڕەمزی بوو بەڕاستی هەم بۆ لە جیاتی خۆی هەم لە جیاتی ئەو چوار حیمایی کە لەگەڵیدا شەهید کران خوا بە شەهیدی وەرگربن منە باشە مامۆستا عەلی باپیر لە ئێوە لە دوای پرۆسی ئازادی و بردمانکردنی بارگاکانتان و گواستنەوەی بارگاکانتان لە ئەحمەداوە بۆ دارەشمانە بە جۆرە جۆرەکان لە دانوستان و گفتوگۆ بوون لەگەڵ ئەمریکیەکانە لە 10 حوتی 2023 لە نۆکان تۆ بۆ دیدارێک لەگەڵ سیناتۆریشی ئەمریکی بڕێەکەویت بۆ بەشداریکردن لەو گفتوگۆ دیدارە بەڵام لەوێ لەگەڵ هەندێک لە
مامۆستادارە تۆفیق و هەندێک لە ئەندامانی سەرکردایەتی دەستگیرەکریت دارا محەممەد ئەمین دارا محەممەد ئەمین تۆفیق کەریم بوو حاجی عەبدوڕەحمان سان بڵێ هەرسیش ئەندامی سەرکردایەتی لەگەڵ دە 12 پێشمەرگ ئێوە بە گفتو گۆبانکران بۆچی دەستگیرکران و هۆکاری دەستگیرکردنەکە چی بوو بەڵام پشوویەک وەرگرین دواتر وەڵامی پرسیارەکەم بەڕێزان پشوویەک و پاشان بەردەوام بین و ئەگەڕێنەوە بەلاتان